هێزی پێشمەرگە گەماڕۆی قەزای خوورماتووی داوە و ڕێگە بە هیچ هێزێکی حەشدی شعبی نادات بچێتە نێو قەزاکەوە. هەرچەندە ئەمڕۆ شەڕە نێو قەزاکەدا ڕووی نەداوە، بەڵام دۆخەکە بە شێوەیەک ئالۆزە. هەموو ساتێک ئەگەری بەرپابوونی شەڕ لە ئارادایە. ئەمە هێزی حەشی شعبی دێت عسایب دێن ئێمە لەرە ئەیانگەڕێنینەوە نارین داخلی ناودوست ببن تا ئەمری لەسەری خۆمانەوە بۆ نێت. زۆربەی دانیشتوانی خوورماتوو و ماڵ و حاڵیان بەجێ هێشتووە و ناو قەزاکە چۆڵە، ناوبەناو خێزانیش دەبیندرێت قەزاکە جێدەهێڵن. هەروەها ماڵ سووتاندنیش بەردەوامە و حەشد و پێشمەرگە یەکتری بە سووتاندنی ماڵان تۆمەتبار دەکەن. کۆمەڵێ ماڵی کورد لەژێر کۆنتترۆلی حەشد شعبیدایە وێ دەستیان کردۆ سووتاندنی ماڵەکان و تاڵانکردنی و لە ئێستادا ئەوە دیاردێکی زۆر خراپە، دیاردێکی ناشارستانیە. ئەم ڕێگەیە نیو کاتژمێر پێش ئەوەی ئێمەی پێدا تێپەڕین شۆفێرێکی عەرەب بە فیشەکی قەناس کوژرا. هەروەها لە نێو گەڕەکەکانیشدا پێشمەرگە و حەشد بڵاوەیان کردووە و چاودێری یەکتری دەکەن و ناوبەناو بە قەناس تەقە لە یەکتری دەکەن. ئێمە ئیسا زۆر نزیکین لەوانەوە 50 مەترمان بینێ ئەوان حەشی شعبی لەوێ ئێمە لێرێن ئەم دیوارە بینمانە ئەوان بەردەوام متابە ئێماکەن بۆی چ بە قەناس چ بە ڕوومانە لە ئێمە بدەن. ئێمەش پەرپەرچیانە دێنەوە بە هیچ زۆرێک ڕێگە نادەین پێشڕەوی بکەین. بارگای قایمقامێت بەدەست کورد و بارگای پۆلیسیش لە ژێر کۆنتترۆلی حەشددایە. هەروەها گەنجانیش لە نێو گەڕەکەکاندا خۆیان بەستووە و هەموو دەقەیەک بەرپابوونەوەی شەڕ لە ئانوساتدایە. وا لە ئێستادا وەکو بینیتان شارەکە لە دۆخێکی ئالۆزایە و لە دۆخێکی ناڕەحەتدایە و جۆرێک لە نائارامی و خەڵک بەڕاستی بەشێک لە خەڵک باری کردووە چکە ئەوان لە ڕێگای هاوەنەوە گەڕەکە کوردەکانیان کردا ئامانج و کۆمەڵی هاوڵاتی کۆمەڵێ مناڵ و ژن و پیاوی بەتەمەن بوونە قوربانی بۆیە وەکی ساکە بینیتان شار لە حاڵەتی نەشەڕ نەئاشتیایە. لای خۆشیەوە عەلی هاشم وتەبێژی حەشدی شعبی لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ دەنگی ئەمریکا پێشمەرگەی بە هۆکاری پشێویەکانی خوورماتوو و تاڵانکردنی ماڵە شیعەکان تۆمەتبار کرد. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.